فستیڤاڵی هەفتەی چالاکی کتێبخانەکان دەستی پێکرد کاماوەی 6 ڕۆژ دەخایەنێ بە سپۆنسەری دەستگای میدیای کورتسات کە تیایدا جگە لە نمایشکردنی کتێبەکان چەندین چالاکی جۆرە و جۆری تر لەم هەفتە با بڵێن چالاکیەدا بوونیان هەبوو بێگومان جگە لەوەی کە چەندین دەستگا و دامەزراوە بەشداریان کردبوو لەناو ئەم فستیڤاڵەدا یاخود لەناو ئەم هەفتە چالاکیەدا قسە و باسی زیاتر دەربارەی فستیڤاڵەکە و بەشداربووەکانی ناو ئەم هەفتە چالاکیەکەم لەگەڵ زۆر بەڕێز هێرش شێخ عومەر بەڕێوەبەری ڕێگە پێدراوی ئاگۆرا ڤیژن بەخێراتی کاک هێرش. زۆر سپاس بۆ ئێوە. سپاس بۆ بینەرە. سەرەتا چۆن سەیری هەفتە چالاکیەکی لەم شێوایەکە؟ گومان لەوەیان نیە هەر چالاکیەک لە کلتور و ئەدەب ئەم شارە پێی ناسراوە، یعنی ئەمە شتی گرینگە و بەڵێ شتی گرینگە و ئەبێ بەردەوام بکرێت جیاواز یا بە دوور لەوەی کە دۆخ لە چیایە خەڵک چۆن بیرەکاتەوە. ئەمە بەمە ناسراوینەوە بێ بەردەوام بین. دەستخۆشیم هەیە بۆ بەڕێوەبەرایەتی کتێبخانەی گشتی کاستاوە بە فستیڤاڵێکی لەم شێوەیە و ئاشناکردنی ناوەندەکان بە ئارەزومەندانی کتێب و بڵاوکردنەوەی کۆمەڵی کللتوری تازە و جوان. بەڵێ زۆر باشە. ئێوە چۆن بەشداریتان کردبوو لەناو ئەم هەفتە چالاکیە بەچی؟ ئێمە ئاگۆرا ڤژینین، تیمی ئاگۆرا ڤژن لێ بەشدارە لە زۆنی خۆی هەیە و شوێنی خۆی هەیە لە کتێبخانەی گشتی. ئاگۆرا ڤژن ئێستا خاوەنی سێ بەرهەمە لە ئێستادا وەکو بەرهەمی یەکی چند ئاگۆرا دەنگە. ئاگۆرا دەنگ ئەپلیکیشنێکی کتێبی دەنگیە کە بەو ستانداردتە یاخۆ بڵین بە شێوازە ڕاستەکە بۆ یەکەم جار لە کووردا بکرێت کە ئەمە ئەتوانین تا ئاستێک بڵین بە مۆدێلی نێتفلێکسە تۆ ئەو کتێبانی کە گوێی لێگری لە چۆ ئەوەستی ئەزانێت گوێ لە چی گرتووە ئەزانێ ئەمانە بۆ داتاکە. ئێمە هەڵەستین بە دەنگیکردنی کتێبی خۆمان نووسینی خۆمان کوردی بۆ شێوەی دەنگ تۆمارەکەین و ئیدیتەکەین ئەمانە هەموو لە ئاگۆرا ڤژن بەر لە هەموو شتێکیشە بێ ئاماژە بۆ بم کە هەر کتێبێک کە ئێمە بڕیاری تۆمارکردنی بین ئەبێ گرێبەستێکی 22 خاڵی لەگەڵ نووسەرە واژوو بکەین ڕەزامەندی نووسەر مافی نووسەری پارێزراو نەبێ و ڕەزامەندی نووسەری لەسەر نەبێ ئاگۆرا دەنگی دەستی نەبردەوە بۆ هیچ کتێبێک. بۆچی ئەو خاڵانە؟ پێمان وایە کە ئەم نووسەرانە ماندوون بەدەستی نووسینەوە. ئەم کولتورەی ئێمە ئیتر ئەبێت شوێنێکی بۆ داندرێت کە قیمەتی زیاتری بیگرێت. باشە بۆیە نووسەر مافی خۆیەتی بزانێ ئەم کتێبەی چۆن کاری لەسەرەکرێت و چۆن کاری پێکرێت. پێمان وایە مافی نووسەر زەڕوو. زۆر باشە. ئەمە ئاگۆرا دەنگ تا ئێستا چەند کتێبتان کردبوو کتێبی دەنگی با بڵێن؟ لە ئێستا 75 کتێب لە ژانرە جیاوازەکان لە ئاگۆرا دەنگە هەیە نزیکی 300 کاش ژمێرێک دەنجی تایە کە ئەمە هەمووی بە پراکتیکی ئێمە خۆمان ئیشمان لەسەر کردووە کارمان لەسەر کردووە هیچ کتێبێک لە دەرێ لە هیچ شوێنێکیکەوە نهێنراوە ژانری جیاوازی تایە. گرنگێکی زۆرمان بە بواری چیرۆکی مناڵاندا و پێمان وایە کە منداڵەکان مناڵان پێویستیان بۆیە کە ئیتر ئەم کلتوریان تیا دروست بێت و بتوانین بەرەو پێشی بێت. بەڵێ چەند یوزەرتان هەیە؟ وەکو یوزەر ئێستا لە نزیکی 3500 یوزەر. زۆر باشە. باست لە ئاگۆرا دەنگ و ئاگۆرا وەبزەم وەرگێڕانتان هەیە بۆ سەر زمانی تر؟ بەڵێ یەکێک لە بەرهەمەکانی ئاگۆرا ڤژن ئاگۆرا وەرجەڕ. ئاگۆرا وەرجەڕ تیمێک لێرە و تیمێکی بیانی لە دەرێ شارەزار لە زمان و ئەدەبیاتی ئینگلیزی هەڵەستن بە وەرجێڕانی نووسینی نووسەری کوردی خۆمان نەک کللتوری وڵاتانی تری وەرجەڕدراو بۆ زمانی کوردی. ئەو نووسینانێک کە نووسەرانی خۆمان کردویانە بۆ زمانی ئینگلیزی پاشان لە پاش ئیدیت و ئەوانە تیمێکی کە خوێنەری دەرەوە بیانی ئەی خوێنێتەوە و لە ئەپلیکیشنێکی کە دا ئەندرێ بە ناوی ئاگۆرا ڤۆیس. مەبەست لەمە ئاگۆرا ڤژن لە یەکەم هەنگاوە ئەڵێ من کارەکەم بۆ بەجیهانیکردنی کتێبخانەی کوردی. باشە. بەجیهانیکردنی کتێبخانەی کوردی ئێستا لەم قۆناغەیە کە ئێوە دەستان پێ کردو پێویستی بە چییە؟ بەتاچیت پێویستی بەم جۆرە کارانە هەیە. ئێمە کللتوری خۆمان ئەبێ بگەێنی ئەبێت کللتورێک بگەێنین کە ئەوانەی کە لە دەرێ ئاشنان پێمان وا تێنەگەن تەنیا ملەتێکی
شەڕ و میلەتێکین ئێمە تەنیا لە جەنگا براوین و ئێمە تەنیا ئەزانین لایەنە جەنجەکە وەکو بڵێ سەرکەوتویتە ئێمە میلەتێکین جوانیمان هەیە کللتورمان هەیە نووسینمان هەیە مێژوویەکی دێرینمان هەیە ئایا ئەو مێژووە ئەستەممان لێکراوە با بگات ئەوانەی ئاشنان پێمان مێژووی ئێمە بزانن ئەوانەی ئاشنان نین پێمان ئاشنا بن بە مێژووی کورد. باشە چۆن ئەتوانرێت ئەم شێوازە بکرێتە کللتور و خوێنەری کورد بتوانێت کە چکەمە زۆر گرنگە و لە دنیاشا زۆر باوە و زۆرێک لە خوێنەران با بڵێن پشتی پێبەستن چۆن ئەتوانن یان چۆن ئیش بۆ ئەو ئەکەن کە بکرێتە کللتور لای خۆشمان. ئێمە لە چەند شوێنێکی کە من ئاماژەم پێیاوە دەستگاکانی ڕاگەیاندن بە کورساتیشەوە کە سپۆنسەری حەسڕی بڵین میدیایی ئێوارە ناساندنی ئاگۆرا بوو زۆر سەپۆرتی ئێمە و پاڵپشتی ئێمە بوونە لە گەیاندنی ئەم بەرهەمانە بە خەڵکی خۆشمان لە لای خۆمانەوە کاری لەسەرەکەین بە بەشداریکردن لە فستیڤال لە سیمینار بە شێوازانە و هیوادارین ئیتر ئەم کللتورە یەک بە یەک بیگەێنێ بەویتر و ببێ بە کەلتور لە داهاتوە لە ناو ئێمەش. باش ئەگەر تۆزێک زیاتر ورد بینەوە لە ناویە چۆن کتێبێک ئەچێتە قۆناغی کتێبی دەنگیەوە پێویستی بە چییە؟ وەکو شێوازی کارکردنی ئاگۆرا ڤژن باس ئەەکەم نەک هیچ شوێنێکی کە ئێمە لە ئاگۆرا ڤژان کتێبەکە هەڵەبژێری پاشان لەگەڵ نووسەرەکە و خاوەنی کتێبەکە قساکەیت پاشەوەی کە نووسەرەکە گرێبەستی درافتە بینێ ڕەزامەند دەبێت لەسەری گرێبەستەکەین و واژوویەکەین پاش ئەوە دەنگی گونجاو ئەدۆزرێتەوە بۆ تۆمارکردنی پاشان میکانیزمی ئیدیت هەیە دوای ئیدیت اینجا ئەچێتە ناو ئاگۆرا دەنگ و کار لەسەر دیزاین و بڵاوکردنەوە یەک. هیچ کۆنتاکتێکتان هەیە لە نێوانی خۆتان و یوزەرەکانتان؟ بەتاکید بەڵێ هەمویان ئەزانین کەی داخڵە بن کەی دەرەچن ئیمێڵیان بۆ ئەچێت تێبینی و پێشنیاریان وەرەگیرێ بە هەند وەرەگیرێ هەموو مەسجێکی یا ئیمێڵێکی هەر یوزەرێک بە هەند وەرەگیرێت و کاری لەسەرکەین. پێتان وایە کە ئەم شێوازە گرنگە لە بەروی کە لە دنیاە هەیە ئەبێ ئێمەش هەمان بێت زەڕورە ئەم شێوازی با بڵێن ئیشکردنەی کە ئێستا ئێوە ئەیکەن؟ بەتاکید ئێمە بەلامانەوە گرنگە ئەگەر گرنگ هەر کارێک بە گرنگ و بە باشی نەزانی دەستی نایەتێ لە یەکەم هەنگاوە ئێمە بێت ئەوە بزانین کە کوردانێکی زۆر کوردی زۆر نەک کوردانێکی زۆر کوردی زۆرمان هەیە کە پەرتەوازە بۆ بە هەموو دنیاە باشە بێ لە چوار پارچەکەش ئاگۆرا دەنگ لە ئێستاە ئاماژەی پێبم تەنیا کتێبی زاراوەی سۆرانی نییە ئێمە کەل هۆڕیمانەیە کرمانجیمانەیە بادینیمان هەیە بۆ کار لەسەر هەورامی ئەکرێت ئەمە ئەپلیکیشنێک یا پلتفۆرمێکی کتێبی کوردیە نەک کتێبی سۆرە بۆیە لەوانەیە کەسێک لە دەرێ یاخو لە دوور دەستی نەگا بە کتێبێک بە ئاسانی یا کتێبەکە نەگا بۆ بە ئاسانی یا کتێبەکە نەمابێت بە یەک کلیک لە هەر شوێنێک بێ ئەتوانێت گوێ لەم کتێبە بگرێت و دەستی پێی بگات و ئاشنا بۆ کوردانی ئەوروپا ئەوانەی کە زۆر کوردیەکەیان باش نییان ناتوانن بنووسن و بخوێننەوە ئەمە زۆر گرنگە زۆر گرنگە و ئێمە بێ ئەوەشمان بیر نەچێت زۆر لە ئێمە بیانوویەوە ئەێنینەوە کە کاتمان نییە بۆ خوێندنەوە بۆیە ناخوێندینەوە ئەمە وەکو بڵێ چۆن ئەڵێ بیان و بڕێ ئەو بیان و بڕێ فەرموو لەگەڵ کارەکەتا لەگەڵ سیاقەتتا لەگەڵ وەرزشا تۆ گوێ لە کتێبەکەت بگرە و کتێبەکە و گرنگی بەشداریکردنی ئێوە لە هەفتەی چالاکیەکانی کتێبخانەی گشتی چییە؟ بەتاکید ئێمە وەکو ناوەندێکی بڵاوکردنەوەی ئەدەب و کولتوری کوردی ئیشەکەین ئێستا بەشداریکردنمان لەم چالاکیانە جێگەی بایەخەوە پێویستە یعنی لامان وایە کە پێویستە بیکەین بە شێوە جوان و بە شێوە ڕاستەکە بەشداریکردنەکە لە هەمان کاتە سوپاس بۆ ئەو شوێنانەی کە ئەوانیانە پێش و پێشنیارمان بۆکەن و جێگەمان بۆکەن و یارمەتیمانەیەن و پاڵپشتمانە بن بۆ نمونە بەڕێوەبەر و ستافی بەڕێوەبردننی کتێبخانەی گشتی سلێمانی لە ئێستات. دەستەکانت خۆش بێ سوپاس بۆ ئامادەبوونە دووبارە زۆر بەڕێز هێرش شێخ عومەر بەڕێوەبەری ڕێگە پێدراوی ئاگۆرا ڤیژن دووبارە سوپاس بۆ زۆر سوپاس بۆ ئێوە زۆر سوپاس بۆ جەناب.